جیاوازێک هەیە لە بینی ئەو دوو دەستەواژەی ئەستێرەناسی و فەلەکناسی. فەلەکناسی ئەو زانستەیە کە پشت بە لێکۆڵینەوەی زانستی و ئەکادیمی و بۆشیکردنەوە و وەرگرتنی داتا و زانیاری دەربارەی تەنە ئاسمانیەکان لە زەویەوە دەست پێ بکە هەتا دوورترین تەنی ئاسمانی لە گردون بە ڕیتم و بە ڕێچکەیەکی زانستی صرف یعنی فیزیا ماتماتیک تێدا بەکاردێ ئامێری نوێ تێدا بەکاردێ. ئەوە زانستی فەلەکناسی کە پێ دەڵێن ئەسترۆنۆمی دوو بەشی هەیە، بەشێکیان پرۆفشناڵەکان یان پسپۆرەکان ئەکادیمیەکان، بەشێکیش ئارەزوومەندەکان کە ئێمەین. ئەوە زانستی فەلەکناسی. بەڵام ئەستێرە ناسی کە ئەوەی هاوڵاتیانی خۆشەویست تازە ئاماژیان پێدا ئەوە ئاسترۆلۆجی پێ دەڵێن. زانست نییە وەکو زانست کە مامەڵێ لەگەڵ بکرێت، چونکە نە دەخوێندرێ وەکو زانستی فەلەکناسی، نە دەرچوانی هەیە وەکو خەریت، وەنە دەستگایەکی با بڵێن زانستی هەیە کە پاڵپشتیشی بکات. تەنها بیر و بۆچوونی کۆنە و ئێستش بەکار دێتن وەکو میتۆدە کۆنەکان.